کەشتی ئەنفال چیرۆک و سیناریۆی جوتیار ناشادا لە 400 پەڕە پێک هاتووە. ئەمڕۆ لە مەراسیمێکدا کە لە هۆڵی خاک بەڕێوە دەچێت بڵاو دەبێتەوە. نووسەر سەبارەت بە کتێبەکەی دەڵێت سەرەتای ساڵی 2008 بە هەستکردن بە بەرپرسیارەتی و ئەرکی نیشتیمانی با باوەڕ بەخۆبوون دەستم کرد بە نووسینی یەکەم دێڕیم سیناریۆیە کە وێنەکە لە تراژیدیای مەرگەساتی گەلەکەمان و خودی ئەو کەسانەی ئەو مەرگەساتیان ئەزمون کردووە زانیاری زیاتر لە پامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لا ئێوە سەوسان ئێرە هۆڵی خاکە لە شاری سلێمانی ئەمڕۆ لەلایەن سندیکای هونەرمەندانی کوردستان لە قی سلێمانی و بە هاوکاری ڕێکخراوی برەودانی گەنجان ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەت چاوە خۆت ئاماژەت پێکرد کتێبی کەشتی ئەنفال کە چیرۆک و سیناریۆیە لە نووسین و جوتیار ناشادا ئەمڕۆ لە مەراسیمێکدا بڵاو دەکرێتەوە. من گفتوگۆی زیاتر لاگەڵ بەڕێز جوتیار ناشاد دەکەم کە بەڕێزیان خاوەنی ئەم کتێبن زانیاری زیاتر لە بەڕێزیان وەردەگرین. کاک جوتیار بە ئەرێکنە بە بفەرمیتێرە سوپاس بۆ بەڕێستان. بۆچی کەشتی ئەنفالت هەڵبژارد بۆ ناونیشانی ئەم کتێبە؟ سەرتا بەخێر بێن بۆ ئەم هۆڵی ڕێزلێنانە سوپاستانەکەم بۆ هاتنتان. سەرەتا ئەم کەشتی ئەنفال دەگەڕێتەوە بۆ دوو وتەی دادەهێرۆ وەختی خۆی کە دانیشتم لەگەڵی باسی تایتانیک و باسی ڕایەنی بۆ کردم. بەڕاستی من دوا بە دوای ئەوە هەستام بەرجێکی خوێناییم لە بەری سوورەتی ئەنفالە هەڵکێشا دوای ئەوە لە بیابانەکانی عەرعەد نەخرۆ بوون. من بۆیە نامنا کەشتی ئەنفال. بیرۆکەی دەگەڕێتەوە بۆ خاتوو هێرۆ ئیبراهیم محمەد ئەمە کەی دروست بوو و باسێکمان لە ناوەڕۆکی کتێبەکە بۆ بکەیت. ساڵی 2008 بوو من دانیشتنێکم لەگەڵ دادەهێرۆ بوو لە تەلەڤیزۆن ئەو کات لەسەر مۆزوعی بوو. دوای ئەوە ئەو دادەهێرۆ بە خەمخۆری هونەرمەندان و خەمخۆری نووسەران و خەمخۆری هەموو شاعیر و نووسەر و هەموو ڕۆشنبیر و بە تایبەت داوای لە من کرد کە شتێ بوو لە ناخیا ئەویست بیڵێت کە ئەو سەرقاڵ بوو بە ئیشی حیزبایەتی و بە ئیشی تەلەڤیزۆن شتانەوە. زۆری پێخۆش بوو کە ئەم بیرۆکەی ئەم شتەیامێک کە باسی کەسایەتی تەیمور و باسی کەسایەتی ئەنفال و ئەمانەی بۆ کردم باسی شێت غەریب بەڵگنی بۆ کردم. دوا بە دوایەوە من بە سنیشی فراوانە قوبڵم کرد کە ئەمە بکەم بە چیرۆکێک. بە تاکید دەگەڕێتەوە ئەم بیرۆکەی ئەم کتێبە دەگەڕێتەوە بۆ دادەهێرۆ. کاک جوتیار پێم خۆشە بزانم چیرۆکی ئەم کتێبە خودت سیناریۆکەی بەڕێستان خۆتان لە ناو واقعەکەیا بوون یا خۆت بۆت باس کراوە تۆ کردوتەتە سیناریۆ چیرۆک؟ من ساڵەکانی 1995 بوومە پێشمەرگە هەتا قۆناغی ئەنفال من بەردەوام لەناو ئازارەکانی ئەنفال ئاشیان. بەڵام دوا بەدوای ئەوەی کەم دادەهێرۆ ئەم بیرۆکەی یامێ بەداسوونێکم کرد بە بەردەوامی خوێن لە جەستەم دەسۆڕا. یعنی میلەتێک ئەبەو شێوەیە یعنی چتاوانێکمان کرد بوو سوورەتێکی ئەنفال بۆ ئێمە بێنن کە ئەنفالمان کرد نەغڕۆمان کرد لە بیابانەکانی عەرعەدا. من بەڕاستی لە یەکەم دێڕی ئەو چیرۆکە کە دەستم کە پێکرد بە بەردەوام ئەگریام لەگەڵی بە بەردەوام ئازارم هەبوو لەگەڵی بە بەردەوام چینومە بوو بەردەوام ئەگریام بە دیار کارکتەرەکانەوە کە من کردومە بە چیرۆشێک و سیناریۆیە کە داڕشتووە بۆ داواکەم لە هەموو بەرپرسان و حکومەت و ناحکومیەکان و کۆمپانیەکان بەتەنگ ئەم چیرۆکەوە بێن بکەنە فیلمێکی سینەمایی حتاکو ئێمە بە هەموو جیانی ڕاگەێنین کە ئێمە چتاوانێکمان بەدەڕ کراوە بەدەر لەوەی کە مرۆیی کەلتورەکەشمانیان ئەنفالە کرد. مێژووی کورد لێوان لێوە لە کارە سات و تراژیدیا کە ئەمەش بنەمایەکە بۆ کارە هونەریەکان و بۆ هونەرمەندان بەتایبەت. ئایا ئەم چیرۆکان یاخود ئەم کارە سات و تراژیدیایانە لە کارە هونەریەکان تا ڕەنگی داوەتەوە؟ بەتاشید من لە هەموو چین و چێژەکان کە لەم ئیشم تیا کردووە بە وردی ئیشەکان دەستم خۆز خاڵی برینەکانی گەلی کورد.
کاک جوتیار ئەمە بپرسم تا ئێستا هیچ هونەرمەندێک یاخود هیچ دەرهێنەرێک پێشنیاری ئەوەی کردووە کەم سینناریۆ بکاتە فیلمێکی سینەمایی تا ئێستان بە ڕاوشکاوی نەهاتون پێم بڵێن بەڵام لەملالا ویستومە برادران هەندێکیان پیانوتم بەڕاستی من نامەوێ ئەم بەرهەمەم هەر ئەوە بە سادەی برادێک بە منی ودوتی کاک جوتیار 100 ملیۆن بێنە من بۆ ئیخراجەکەم وتم ئەمە ئیشی 100 ملیۆن نییە ئەمە ژانی گەلێکە ئەبێ بە سیستەمێک و بە تەکنۆلۆژیایەکی جوان کرێت بە شێکی فرۆشڵار کرێکە کە بتوانین بە هەموو ژیانی بناسیین کە ئێمە وەکو سینەماکارێک وەکو ڕۆشنبیرێک کە ئێمە خاوەنی چه ئەزمونێشین ڕۆڵی ناوەندە بڵێن ئەدەبیەکان خود چاپ و بڵاوکراوەکان چیە لە بڵاوکردنەوەی ئەم جۆرە کتێبانە بە تایبەت کە کارەسات و تراژیدیای کۆمەڵگەی کورد و نەتەوەی کووردە ئایا ئەوان ئەبێ هاوکار و پاڵپشتی ئێوەی ئەدیبان و نووسەران بن بۆ بڵاوکردنەوەی ئەم کتێبانە بە تاکید بەڵام بەداخەوە ئەبێ هاوکار من کە ئەچیت بۆ هەر دەستگایەک شتێکی پێڵن ینی پارێکی بۆ تەرخانەکەن کە جێی شەرمە کە وەریشی گریت چکە بۆ لەبەرەیکە من ئەم 250 کتێبم چاپ کردووە من نامەوێت لێرە بڕپارەکەی تەرخان دەژنیشان کەم لەمەونەی تێچووە باشە بەڵام بەداخەوە ینی بە پێویست نەهاتوون بەرەو پێشەوە بۆ ئەم کارانە کە شتێکی نەتەوەییە کاک جوتیار ئەم کتێبایە خودت ئەم سینناریۆ چیرۆکە دەبێتە سەرچاوەیەک بۆ خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکان و کۆلێژی هونەرە جوانەکان تا بتوانن سوودی لێوە بکرن لە کارە هونەریەکانی خۆیاندا بە تاکید ئەمە ئەزمونێکی خۆمە من ناڵم ئەمە ئیشێکی پرۆفشناڵی ئیشێکی ستاندار مرانی ئەوە کێتەوە بەردەمی خوێنەر و بەردەمی بەڕێزەکان ینی منیسە دکتۆر دڵشاد مستەفا پێشەکیشی بۆ کتێبەکەم نووسیوە ئەگەر شێوازێکی ستانداری تیانە بێ خۆی نەهێنەیە لە قەرەکەی من زۆر سپاسی دکتۆر دڵشاد دەکەم یعنی بەڕاستی ئەو یەکەم کەس بوو دەستی گرتم و پێشێکی ئەو کتێبی بۆ نووسیم نەخۆش بێ ئێمەش بە هیواین ئەم کتێبا بکرێتە فیلمێکی سینەمایی و پێشکەشی بینەران بکرێت بەڵێ سەوسان ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا پاشکەمێکی تر لە هۆڵی خاکی شاری سلێمانی لە مەراسیمێکدا ئەم کتێبا دەناسێنرێت و بڵاو دەکرێتەوە ئێستا واژمارەیەک لە هونەرمەندان و نووسەران لێرە ئامادەیان هەیە و پاشکەمێکی تر کتێبەکە بڵاو دەبێتەوە ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.